ئاچینە لای خانمێک کە خانمێکی شێوەکارە هەمیشە وتمانە هونەر واتە ژیان ئەی ژیان چی بە هونەرە بەخشێ هەمیشەش لە ڕنگدانەوەی تابلۆکانە لە نواندنی سەرشانۆیە لە بەردەم ئەوەی کە تۆ پارچەی میوزیکت جوێ لێ بێ هەموو ئەمانە ژیانی دروست کردووە و لە کۆنی شۆ هەتاوەکوی ئێستا ئێمە بە پێی قۆناغە جیاوازەکان و بە پێی ستایلە جیاوازەکان زانیومانە کە چۆن هونەر توانوێتی ژیانێکی جوانت پێ بەخشێ بۆیە هەمیشە هونەر ژیانە ژیانیش ئارامیەکی جوانی پێ ئەمڕۆ خانمێکمان لە ئامادەیە کە کۆمەڵە تاپلۆی جوان و کۆمەڵی کاری جوان و ئەزمونێکی جوانیش لە هونەرە پێشکەشی کردووە و ئێمە ژەمانێ گفتوگۆی لەگەڵا بکەین و کەمێک لە کارەکانی گفتوگۆ لەسەری بکەین هەیش خاتو هێش و حاتمە وەکو شێوەکارە زۆر زۆر بەخێر بێ بەیانی باش بە خاتو هێش و زۆر بەخێر بێ سوپاس بۆ ئەو کارە جوانانە کە لەگەڵ خۆتایە ناوتە بانی ئێوەش باش و سوپاسی ئێوەشەکەم بۆ دەرفەتە زۆر بەخێر بێ سەرەتا بە قۆناغەکانی خوێندنی تۆ نەک لەوی بڵین چۆن دەستت کرد بە هونەر ئەمە ناڵێ چکە هونەر بەشێکە لە حەز و ئارەزوەکانە بەڵام قۆناغەکانی خوێندنی تۆ چۆن بوو پێمان خۆشەوەکو ئەزمونێکی خۆت باسی کرد قۆناغی خوێندن هەروەکو هەموو مناڵێکی تر لە سەرەتایەوە دەست پێکەیت لە پۆلی جاران وا بوو لە پۆلی سێە جیا ئەکرایەوە ئەو توانی بچیتە معهەد و ئەش توانی بچیتە گشتێکان و لەوێ بخوێنی بڵین لەو کاتا من ئەم توانی بچمە ڕسم زۆریشم حەز لێ بوو بەس پێم خۆش بوو بلێکی باڵاتر لە خوێندنی هونەرە تەواو بکەم بۆیە قەرارمە سێ تەواو بکەم و بچمە چوار بەڵام هەر لەوێ خەریکی ئیشی هونەری بووم هەر ئەو کاتانە دەستی وێنەکێشانە هەبوو بەڵێ ئەو کاتە پۆلیسی پێوترا ئێستا نوێی پێ ئەڵێن بەڵێ لەو کاتەوە دەستم پێ کردووە ینی ئەوە نابڵم لە مناڵێەوە دەستم پێ کردو لە پۆلیسیەوە کە نوێی ئێستاکە لەو کاتەوە دەستم پێ کردو بەردەوام لەگەڵ خوێندنە کاری هونەریشم کردووە باشە پاشان قۆناغی ششم تەواو کردو لەوێ چوومە زانکۆ کۆلێژی هونەرم تەواو کرد لە ش ساغ بێ سەرکەوتوو بووی چۆن بۆ نمونە ئەم خۆشەویستیت بۆ هونەر دروست بوو و خۆت باسی لێواکی لە پۆلی نۆ یاخود لە پۆلی سێ جارانەوە تۆ دەست کردووە بە کاری هونەری و بە وێنەکێشان ئەم حەزە چۆن دروست بوو لە تۆیە ئەگەر بیرە بێ زمانی زوو سەرینەکانی زمانی زوو هەمووی ڕاست بوو نەخشی ئەتەمینی تیا بوو بەڵێ ئەو ڕسمی گوڵانی سەرسەرینەکان ئەو نە سەرنجی ڕاکێشان حەزمە کرد دەست بکەمەوە بە ڕسمکردنیان سەرەتا لەوە دەستم پێ کرد لەو بەرگی سەرینانەوە فێری چنینەکە بووم بەس هەستمە کرد چنینەکە ئەو حەزەی کە لە دڵی منایە بۆ ڕسمەکە تەواوی ناکە دەستم کرد بە ڕسمکردنیان ئێتر وردە وردە ڕسمی سەرقاب بوو ئەم شتانی کە لە ناو ماڵا هەیە هەستم کرد چۆنەڵی شتێکی لێ ئەزانم بەس لە ڕوون ئەهاوپشانی مامۆستاکەمی بم ڕۆژێکیان زۆر بە سوتفا دەفتەرێکم بەدەستەوە بوو مامۆستایەک داوای لێکردم شت بنووسێ کە لاپەڕەکەی کردەوە ڕسمێکی تیا بوو وتی ئەمە کێ کردوێتی خۆ کردوتە وتم بەڵێ وتی ئەی بوو هەتا ئێستا نەوتۆ ڕسمەزانم بۆچی قەت کەوتومەتە لە بە ڕسمم بۆ بێنێ ڕسمە نەهێناوە لە پۆلی چەم بوو لە پۆلی سێ بوو باشە ئێتر وتم وەڵا بڵم چی ماوەسا وتومە لەوانەیە زۆر باش نەبێ وتینا زۆر باشە یەکسەر ڕسمەکەی لێ وەرگرتم و لە مەکتەبە ئەو ڕسمانی کە زۆر باش بوون بە دیواری پۆلەکەی هەڵەواسرا یەکسەر ڕسمەکەمی هەڵواسی ئیتر ئەوە زۆر هەندانێکی باش بوو بۆ هەندانێکی باش بوو بۆ من یعنی تەواو من ڕسمەزانم لەو کاتۆ دەستم پێ کردووە چونت بۆ ناو زانکۆ بۆ بەشێکی هونەری شێوەکاری کەیتر لێەوە دەسەکەی بە ئەکادیمی بوونی خۆت ینی هەستەکەی تر ئەو بەهرەی کە هاتە کۆیەکەیتەوە لەوێ تا چەند چۆتە سەر ئەوەی کە کارەکانت بە ڕێگایەکی کەیا بڕواچکە ئیتر من ئێستا کەسەی تابلۆکان تەکەم لەوەی کە ئەگە وردەکاری بڕۆیت لە تەختیتەوە دەست پێ بکە لە خاڵبەندەکانەوە دەست پێ بکە لە شێوازی دانانی ئیشەکان تۆ دەست پێ بکە ئەمانە کۆمەڵەکارن ئەوێ چی بە تۆ بەخش طبعا زۆر باش بوو ئەوێ بۆ من لەبەرەوەی من لە ئەکادمی ئیشم ئەکرد باش زۆرم حەز بە وێنەکێشان بوو بەڵام هەموو شتێکم دەربارەی نەئەزانی پێشتر لە ئامادەی کە ڕسمم ئەکرد مامۆستایەکم هەبوو ناویت گۆ نابوو ڕێز خۆشەویستیم هەیە لێرەوە بووی ئەو زۆر یارمەتی دەرم بوو ڕسمێکی ئەیامێ بڵین کۆمەڵی ڕسمی دانەوەیکی ئەمانم بۆ کاتەوە یەک کۆمەڵم هەڵەبژار هێش و ئەمانە زۆر قورسە بۆ تۆ من دەست پێکەم ئیشەکەمە کرد بێدەم و چاو هەموو ڕسمەکەم تەواو کرد بە بێدەم و چاو باشە یعنی وام لێ هاتبوو کە ڕسمێکم بۆ بڕیت هێش و بێدەم و چاو نەبێ ئەو شەرمەی خۆت بوو کە بێدەم و چاو دروست کرد یاساکانی منە ئەزانی
قانونەکانیم نازانی بەس هەر ئەشم کرد ئەمود با غەڵەت نەبێ بەبێ دەموچاومر بۆ مامۆساکەم لە مامۆساکەم یارمەتی ئەیان بەڵام کە چوو مەزانکۆ ئەم یاسا و بە ئەکادمی ئەخوێنیت ئەو کێشەیەم نەما یعنی زانکۆ زۆر شتی فێری من کرد کۆمەڵێک تەجروبات هەبوو کە پێشتر نەمکرد و لە ناو زانکۆیە بە تەواوەتی فێر بووم و توانیم باشە ئەمڕۆ کۆمەڵێک تابلۆی زۆر جوان و تایبەتت لەگەڵ خۆتە هێناوە بۆ ستۆدیۆ سوپاس دەکەین ستۆدیۆکەمانە زۆر جوانتر کردەوە بە کارەکانت ئەو تابلوانەی کە ئەمڕۆ هێناوتە لەگەڵ خۆتا زۆرینیان ڕنگدانەوەی ژیانی ژنە زۆرتر تابلۆ بۆ ژن و بۆ ڕگەزی میناکێشی یاخود چی ئەم تابلوانی کە ئێستا هێناوتن ئەگەر داواکاری نەبێت و خۆم ئیش بکەم زیاتر حەزەکەم ئیشەکانم لەسەر ئافرەت بێت پێشتریش هەرکە لە ناو لە قۆناغی خوێندن نابووم لە ئامادەی چەند ئیشێکم کردبوو ئەویش هەر ئیشەکانم باز لە خۆسووتاندنی ئافرەت و باسی لەو شتانە ئەکرد لە کۆتایی ساڵا بڵین کە چوومە زانکۆ و کۆتا مەرحەلەم ئەبێ بابەتێک هەڵببژێری بۆ ئیشکردن ئەتروحەی بڵین ئەتروحەی ئیشەکانمان حەزم کرد فۆرمەکانی کە من ئیشی تیاکەم ئافرەت بێ لەگەڵ مۆسیقا ئەگەر سێریشی بکەی زیاتر شکڵی ئافرەتەکان بوونەتەوە بە ئالەتێکی مۆسیقا هەم ئەوەشیان و هەم ئەوەشیان هەردووکیان زۆر باشە زۆر جار بەردەوام مەزانم کە ئەم کارکردنە ستایلێکی تایبەت بە تۆ خۆ دەبەخشیانی لە ئیشەکان تۆوە سایکۆلۆژیای هونەرمەندەکەش دەرەکەی خۆشە باشتر خوێندوتە بۆچی ئەتەوێت کێشەکانی ئافرەت بخەیتەوە بڵێم لەوەی کە لە چوار دەورە ئەیبینم ئەوە لە کەناڵە ڕاگەیاندنەکانە ئەیبینی لەوەی کە پێشتر هەربەر گوێت کەوتووە زۆر کێشەیان هەیە کە حەل نەکراوە حەل نابێ و لازەر هەتا ئێستاش کە تۆ لەناو خوێندنگایەکە دەرسەڵێتەوە سێرەکی تەلەبە کچەکانە زیاتر لە هەموو کەسێک معاناتی هەیە لەبەرەوە حەزم کردو زیاتر لەو بابەتەیە ئیش بکەم زۆر باشە خات و هێشوو ئێمە پێمان وترا دوێنەوتیان خاتوونێکی هونەرمەند لە لاتانە کە بەپێی خواستی کەسەکان بپێ خواستی بۆ منە کەسێک بێ وێنەیەک بۆ ئۆفیسەکەی تۆ بکێشی یاخود بۆ ماڵەکەی بکێشی بەپێی خواستی کەسەکانیش تۆ وێنە ئەکێشی ئەمایان چۆنەیەواتە وێنە کێشانت کردووە بە کارێکی تایبەتی خۆت وەکو بزنسێکی لێ بکەی بۆ خۆت بەڵێ بڵێ کە لە قۆناغی کە شەش تەواو ئەەکەی هەمووی بە دوای ئەوەیە گەڕێڵێ با کۆلێژێک تەواو بکەم کە پارەیەکی باشم دەست بکەوێت ڕاستە طبعا من زۆر سپاسی خێزانەکەم مەکەم کە هەمیشە ینی پاڵپشتم بوون و یارمەتی دەری تەواوم بوون کە وتم ئەچمە کۆلێژی هوەر ینی زۆریان پێخۆش بوو منیش ینی وتم با ینی با کۆلێژەکە هوەر بێت کۆلێژی ئەواهی نەبێت بڵێ ئیلا تۆ لە تۆ بوو لە هەندەسە و لەمانەیە تۆ ئەتوانی دەستکەوتێکی باشە هەبێت تۆ کە هەر شتێک کە بەدڵی خۆت هەڵە بژارد بەدڵ ئیشتیا کرد ئەتوانیت ئەوەی کە ئەتەوێ دەست بکەوێ لێ ینی بۆ نمونە من ڕستمم تەواو کردووە ئەگەر نەشبوومایە بە مامۆستا بڵین کە تۆ ئەشبی بە مامۆستا ماگانە موچەیەک وەرەگری ئەگەر نەشبوومایە بە مامۆستا من هەر ئەمتوانی ئەوەی کە ئەمەوێ دەستم بکەوێت لە ڕێی ئەم ئیشانێک کە ئەیکەم و بڵین پێیجم داناوە و داواکەیەکە ناوێت چێ خاتوێ ڕەنگە سابینەران حەز بۆ بکەن تۆ تابلۆیەکیان بۆ بکێشێکێک لەم تابلۆیانیان بەدڵ بێ ناوی چێ پێیجەکەم بە ناوی خۆمەوە هێش و ئارت هێش و ئارت لە ئینستاگرام بەڵێ لە ئینستاگرام زۆر باش بینە سەر شێوازی کارکردنە ئەمانە هەندێ تابلۆیەکیشمان لەو سەرەوە هەیە تێکشکاندنی وێنە لای تۆ چەند هەبێتەوەی کە کۆمەڵێک حیوار یاخو کۆمەڵێ بۆ چوونی جیاواز بۆ بینەرەکە بخەیتەڕۆ بەڵێ سەرەتا وەکوتم حەزم کرد بە شێوەی طبیعی ئیش بکەم ینی شتەکان چۆنە ئاوە بەڵام کە زیاتر قوڵ ببیتەوە لە کارکردنە حەزەکەی ئەو ڕێچکەیە بشکێنی ئێستا زۆر کەم بەلای ئیشێکی طبیعیا بڕۆم ینی وێنی کەسێک بە تەواوەتی وەکو خۆی بکێشم حەزم لێ زیاتر بڕۆمە ناو ئەو تێکشکانە نیشتەکان تێکەڵکردنی بۆ چوونەکان چۆن بەڵێ میوزیک و ژنم تێکەڵ کردووەکو لە وێنەی کا هەیە بۆ نمونە ئازاری ژنێک لەگەڵەوەی کە چۆنشیان بەڕێیەکە تێکشکاندنی وێنەیەک لەگەڵەوەی کە ڕەنگیشی تایە ژنێکە زۆر خەفەتەخوا بەڵام سوورایەکی سووری کردووە یعنی خوێندنەوەت هەیە ینی خەڵکێ منە ببینەرە مەخوێنمەوە تۆ خۆت تا چەنەوڵەیە کە وێنەکانت خۆیان بدوێن نەک تۆ خۆت بۆیان شەڕ خۆی لە ڕاستیە باسکردنی وێنەیەک من پێت بڵم ئەم وێنەیە باسی ئەواکات خۆی ئەمە شتێکی دروست نییە چونکە لەوانەیە من بە ڕوئیایکی تایبەت بە خۆم ئەم ئیشەم کردو بەڵام کە بینەریت 1000 ڕوئیا هەیە و جای وایە تۆ لە بۆچوونی بینەرەکان تۆ 1000 فکری تر وەرئەگریت
بۆیە من یعنی پێم خۆشە زیاتر بەو شێوازە ئیش بکەم فیدباکەکان چەند نزیک بوون لە بۆ چوونەکەی تۆ کە کردوتە لە 150. زۆر باش. زۆر باشە ئەوە ناوبەناویش لەگەڵ قسەکانمانە هەندێک لە کارەکانی تۆ بینین لەسەر شاشە کارەکانت زۆر جوانن دووبارە ئەیبینەوە دووبارە ئێڵەمەوە ئەم کارانەیەک لەیەکی جوانترن خات و هێش و زۆرتر هاوڵاتیان بۆ نەخواستیان لەسەر چ جۆرە کارێکە کە تۆ بۆیان بکەی لە ئەو وێنانی پێشووترا بینیمان وێنەی گوڵت زۆر بە جوانی کێشا بوو تابلوی زۆر تایبەتت کێشا بوو هی گوڵ بوو زۆرتر هاوڵاتیان حەز بە چیەکەن کە تۆ بۆ نمونە بۆیان بکێشیت وەکوتم ئەو تابلوی گوڵەکان هەر هی ئەو سەرەتایە کە حەزم لێ بووە زۆرم حەزێ یعنی کە یەکێکیش نامم بۆ ئەنێرێ پێشەوەی ڕسمەکەم پێ بڵێ تەمەناکەم داوای گوڵێکم لێ بکە لەبەرەوەی زۆر پێم خۆشە ئیشکردنی تایە بەڵام ئەوە زۆر کەمە خەڵک زۆرتر بیر لەوا کاتۆ کە ئێستا مۆدی زۆر جوانامە ئێستا بەڵێ ئەمە شەر ژن و گوڵی شتێکەڵ یەک کردوێتەوە دووبارە خۆشبختانە خەڵک یعنی هەستەکەی بەوەی کە دنیا زۆر کراوەتەوانێ بە دووا چوونیان هەیە بۆ ئەوەی کە ئێستا مۆدی چییە ڕاستە لەبەرەوە هەستەکەم بەپێی مۆدل ئەڕۆن خەڵک یعنی ئێستا مۆدی چییە ئەو هەڵ ئەبژێرن تێکەڵکردنی ڕەنگەکان لەوەی کە لە پشت خۆشتەوە لەویش وێنەکەی بینم تا چەنەتەوێت بەبێ فەیس بەبێ هیچ دەرخستنی کەسێک بۆ چوونی خۆت بڵێ ئەمەی پشتمان کۆمەڵە ڕەنگی تایە بەڵێ ئەمەش هەر ئەگەر تۆزێک زۆر لێ ورد بیتەوە گوڵە باشە بەڵام چۆنەڵی بە شێوازێک کە دوورە لە واقعی خۆیەوە تێکەڵکردنی ڕەنەکانە زیاتر یعنی بێژگە لە دەرخستنی خانمێک فیگەرێکی تەواوەتی فیگەر نەبێت ئەگەر ڕنگ بێ بۆ جوانی ئەیکەی یان مەبەستە ئەم ڕەنگانە تێکەڵکەی جاری وای حەزی خۆمە گوڵەکە تەواوەکەم بەڵام هەستەکەم تەواو نەکراوە بۆچی ئەڵم با کۆمەڵێک ڕنگدانیم ئیشەکە بشێوێنم جاری وایە جوان دەرەچی هەنێ جاری ژێ ناشری لانە لەمانەی کە لێرن کامیانە زۆر باوەڕ ئیشەکانی زۆر جوانن یەکە بەیەکەیانم زۆر بەدڵانی دانەیەکیان نییە بڵام ئەمایانم بەدڵنی ئەویان جوانترە کارەکانت زۆر تایبەتن ئەمە مجامەلەش نییە بەڕاستی ناخی دڵمەوەی لەم ئەمەوێ خاتوێش و پرسیاری ئەوە لە تۆ بکەم کەم کارە زۆر تایبەت و کارە زۆر جوانانت کردووە پێشەنگای دایپێتی خۆتت کردوتەوە وەکو پێشەنگای تایبەتی نە بۆچی پێشەنگای تایبەتیم نەکردوێتەوە لەبەرەوەی پێشەنگای تایبەتی پێویستی بە کولفەیەکی باش هەیە و پێویستی بە ژمارێکی زۆری تابلۆشەیە ڕاستم لە ژمارێکی زۆری تابلۆم هەیە بەڵام هەمووی فرۆشراوە ئەوەی کەماوەتۆ لەلام ئەم سێ تابلۆیە کە زۆر خۆشەویستن لەلام باشە لە ئێستاشە هەر سێ تابلۆ خۆشەویستەکەی خۆمم داناوە بۆ فرۆشتن وتم ئیشەڵا ئەگەر فرۆشران هەرسێکیان پارەکانیان ئەەکەم بە دیاری بۆ مناڵە بێباوکەکان دەستە خۆش بێشواز بۆ ئەو هەڵوێستە جوانەوەتە ئەم سێ تابلۆیەی کە ئێستا هێناوتە ئەم سییان و داناوە بۆ فرۆشتن لە ڕووی نرخەوە چۆنن بۆ نە کارێکی هوەری کە ئاوا بە دەستپەنجێ خانمێکی کورت کرابێ لەگەڵ ئەوەی کەماندووبوونێکی زۆرت پێوە بینیەوە دڵنیام لە ڕووی نرخەوە چۆن بۆ نە پێمان ماڵە نرخەکەی ئەوەنەی بەڵام یعنی هەموو کەسێک ئەتوانێت بەردەستی کەوێ بیکرێت تابلۆکانی کە داوا کراون ئەوەی کە خەڵک داوای ئەکا ئەوانە تۆزێک نرخیان گونجاون یعنی تۆ بۆ ماڵێک یەکێک نامێک بۆ ئەنێرێت ئەڵێ نامێ وێنەیەکم ئەوێ بۆ ناو ماڵەکەم تۆ ناتوانانی سعرێکی زۆری پێ بڵێ بەڵام ئەم سێ تابلۆیان دوانیانم بە ساڵێک تەواو کردو ئەوەی لە پشتی تۆشەوەی ئەویان تقریبی نزیکی 6 مانگی پێچووە بۆ ئەوەنە زۆری پێچوو ئەمانە وردەکاری زۆرە تایبەتە لای خۆی لاوانە نرخەکەشی تایبەت دڵنیاییەوە نرخی ئەمانە زۆری فەرقە لەگەڵ ئەو وێنانی کە خەڵک داوایەکات سعریان بەرزترە و بەعام ئەم لەوحانە بۆ ناو ماڵیش نابن ئەم گەوران زیاتر بۆ ئوتێل و بۆ مۆڵە گەورەکان بۆ شوێنە گشتیەکان بۆ شوێنێکی گشتی ئەبێت باشە کارکردنی تۆ لەسەر ماتریال و ئەو شتانی کە کاری لەسەرەکەی تا چەند گرنگیت بەوەیەوە کە کوالەتێکی باشیە بێ و مانەوەشی زۆر بێت بەدڵنیایەوە ئەوە زۆر گرنگە و بە حکمیەوەی کە ئێستا کۆمەڵک دوکان هەیە شتی باش ئەهێنن لەبەرەوە ئەتوانین شتی باشمان دەست بکەوێت بەڵام لە دروستکردنی لەوحەکانە ئەوەی ڕاستی بێ من سود لە بازار وەرناگرم دارتاشی تایبەتم هەیە کە بە موادی تایبەت ئیشم بۆ ئەکات پێی ئەڵم بە چوارچێوەی لەوحەکانم ئەو نەقایم بن بە پێی ساردی و گەرمی و ئەمە خۆتەزانی پلەی گەرمی لە وڵاتی ئێمە زۆر بەرزە بێت و زۆر نزمە بێتەوە ئەوە یەکسەر تەختەکان گۆڕانکاریان بەسەرایەت پێی ئەڵم دایم موادێکی وان بۆ بەکار بێنێت کە
ئەم گەرمایە وای لێ نەکا لەو حەکان خوار ببن. باشە خاتوێ شوباس لەوە کردت خەڵک زۆر پەیوەندی پێواکە بۆی کە تو تابلۆیەکیان بۆ بکێشی بۆ نێو ماڵەکەیان ئێمە خانمان بۆن نە بەردەوام سەرقاڵی پاکردنەوە لابرنی تەپوتۆزە ئەم بابەتانین شێوازی پاکردنەوەی ئەم تابلۆیانە بۆ نە بەچی ئەبێت بۆ نە بە پەڕۆی تەڕ ئەبێت یاخود نەخێت چونکە ئەگەر بە پەڕۆی تەڕ بەکاربێنی ڕەنگە هەموو ڕەنگەکان شێوێت و تێکەڵە یەک بن وایە خۆر دەستی لێ نەیت دەست خۆش سپاس بۆ پرسیارکە ئەو شتێکی باشە لە بەرەوەی ئێستا لە زۆربەی ماڵەکانە کاری فەنی هەیە پاکردنەوەی وێنەکان بەپێی ئەو موادی کە بەکار هاتوو بڵین وێنەمان هەیە بە ئەکریلیک ئیشی لەسەر کرا وێنەمان هەیە بە زەیتی ئەوەی ئەکریلیکەکە هەر بە هەمان شێوە پەڕۆیکی تەڕ نەرم بە هێواشی بیسری پاکە بێتەوە وێنە زەیتەکانیش بە هەمان شێوە بەڵام هەنێجار وێنەی زەیتی تۆزێک ڕەونەقی کەم ئەبێتەوە ئەمە موادێکی تایبەت هەیە ڕۆنکەتانی پێڵێن تۆزێک ئەو ڕۆنکەتانە هێنی بە هەمان شێوە بە پەڕۆیەکی نەرم ڕۆنکەتانەکە ئەی لە پەڕۆکە و پێی ئەسریت ڕێک وەکو ئەوەی لێ کە تۆ تازە ئیشی لەسەر کردبێ زۆر باشە کاتە ئەو شێوازی پاکردنەوەکەشی فێرکردین دەستە خۆش بێت تۆ زۆرتر لە تابلۆکان تا حەزەکەی چ ڕەنگێک بۆ نمونە زۆر بەکاربێنی ڕەنگێکی تایبەت هەیە کە لای تۆ زۆر تایبەت بێت ئەو ڕەنگە ڕەنگی ئاگری زۆرم حەز بەو ڕەنگە هەیە تاوەکوی کە لە مێنایە بەکارێنە زۆر حەز بەو ڕەنگە کەم نازانم پێی مرتاحم بۆ ڕەنگە زۆر باشە لە ڕووی دیزاینکردنەوە ئەی زۆر جار تۆ تابلۆی کێشی بە قەبارە جیاوازەکان بەڵام لە ڕێگەی ئەوەی کە هیچ تەختیتی تیا بەکارێنی لەکوێ چۆ بۆ چووە بەخشێت و بۆی هاوسەنجیەکە بێ تا چەند لە ڕووی ئەکادمی و کار لەسەرواکەی سەرەتا هەموو ئیشێک ئەگەر کارەکە هینی خۆم بێ و بڵین دووبارەکردنەوە نەبێ خەڵک کە داوایەکە خۆم بمەوە ئیشێک بکەم ئەو ئیشانە لەسەر وەرەقەیەکی ئەیفۆر دروستیەکەم سیریەکەم بەدڵم نێدانێکی تر دروستەکەمەوە یان دەستکاری ئەەکەم هەتا ئەوکو ئەوم دەسەکەوێت کە خۆم ئەمەوێ بیکەم پاشان دەسەکەم بە دروستکردنی هەنێ جار لە کاتی تەواوبوونیشە دەستکاری ئەەکەم و ڕەنگی ئەگۆڕم یان جارێکی تر دەست پێکەیت جارێکی تر لەسەر هەمان لەو ئیشەکەم باشە شوێنی کارکردنی خۆت هەر ماڵەکەی خۆتە یان بەڵێ یەکێک لە ژوورەکانم لە ماڵەکە کردومە بە مەرسەمێکی بچکۆلە و لەوێ ئیشەکەم زۆر باشە خاتوێش و زۆر شێوەکار هەیە حەز بەوا کات کە بچێتە ناو سروشتەوە بۆ نمونە کارەکانی بکات تابلۆکانی بکێشێتۆ لەگەڵ ئەمایانێوان و چۆنە لەگەڵ ئەوانێوانم زۆر باش نییە حەزم بە وێنەی سروشت هەیە بەس حەز ناکەم بچم لە ناو سروشتا ئیشەکە بکەم تۆسێک ئەرکێکی قورسە بۆ من یعنی پێم خۆشە کە شوێنێکم بەدڵە ڕسمی بگرم و بهێنم لە ماڵەوە ئیشی تیا بکەم هەستەکەم لە ماڵەوە زیاتر ئەتوانم حەقی تاوازی بم بە ئیشەکە چی بۆ نمونە سەرنجی خاتوێ شوڕاکێشە بۆ ئەوەی کە بڕیاری ئەوە با تابلۆیەک بۆ بابەتە بکێشێت ئەگەر شتەکە دیاری کراو بێت زیاتر ڕەنگی وەکو پێم وتی ڕەنگی ئاگر و ڕەنگی پاییس زۆر سەرنجی من ڕاکێشی حەزکەم بە دووبارەی ئەو ئیشانە بکەمەوە باشە ئەو وێنانە جوانتر دەرەچێت ئەو کارانە جوانتر دەرەچێت کە تۆ بۆ نمونە بە خەیاڵ و هزری خۆت ئەیکێشی یاخود کەسێک کە پێ بڵێ ئەمێنێم بۆ بکێشەرەوە کامیان هەستێکی کارەکە تایبەترە بێت طبعاً ئەوەی ئەکە خۆم بڵم قەراری لەسەر بم بڵێم ئەیکەم و لە مێشکی خۆما بێت چونکە شتێکی سەپاو نییە لەسەر تۆ ئەتوانی بە ئارەزوی خۆ دەستکاری بکەیت هەنێ جار کە ئیشێکم پێ ئەڵێن یەکێک نامێکم بۆ نێڕەڵێ فلان ئیشم بۆ بکە لە ناوەڕاستی ئیشەکە سێرەکەم زۆر لەوە زیاتر ڕۆشتم کە ئەو داوم لێکات لە ئیشەکە دەرچوو ئەوەی تێکەڵەکەم کە خۆم ئەمەوێت جاری وایە پیشانی کەسەکەیم بەدڵێتی جاری وایڵێ نامن ئەوم داوانە کردو بێ خێرا دەستکاری بکەم و چاکی بکەم لەبەرەوە ئەوە خۆشترا کە لە مێشکی خۆمارە بەدەر لەوەی کە خەڵک داولێکە وەکو خۆت وەکوی شێوە کارێک بیت حەزەکەی واقع وەکو واقع دەرخیتەوە یاخۆ حەزەکەی ئەوەی کە لە واقع ئایبینی تۆ جارێکی لە تابلۆکان تا بە شێوازێکی تر نیشانی بێت ئەمایان کە بە شێوازێکی تر نیشانی بم تێک کێشکێنیت ئەوانم پێ خۆشترە باشە خاتوێش و کەسێک کە بیەوێت فێری هوەری شێوەکاری بێ فێری وێنە کێشان بە ئێستا تۆ خوێندکارەکانت چۆن و بە شێوازێک بۆ نمونە فێرەکەی چ شتێک گرنگە کە لە وێنە کێشانە بە تایبەتتر تۆ زۆر جەختی لەسەرکەیتەوە کە ئەوان فێرکەی من بە حکومەوەی کە لە قۆناغەکانی خوێندنە هەر لە سەرەتاییەوە دەرسم و تۆ تا ئێستا کە لە ئامادەی دەرسەڵێمەوە شێوازی وانەوتنەوە لە قۆناغەکانی سەرەتاییە زۆری جیاوازە لەگەڵ قۆناغەکانی ترە من ئەم ساڵ پرۆژەیەکی زۆر جوانم بۆ خوێندکارەکانم ڕێکخست جیامکردنەوە تەلەبەکان هەر لە ئەوڵی ساڵە وتم کێ ڕسم نازانێ کێ ڕسم ئەزانێ وتم ئەوەی ڕسم ئەزانێ من هیچ شتێکت پێ ناڵم بەدڵی خۆت ئیش بکە ئەمانی کە ڕسم نازانن وەرن من فێری ڕسمتانەکەم
گروپم پێ دروستکردن 3 تەلەبە 4 تەلەبە یاڵا بڕۆن لەو حەی زۆر گەورە بێنن مەتر بە 7 بێنن مامۆستا من هیچیش نازانم چۆن مەتر بە 7 بێنم پێمەڵی ڕسم بکەم ڕۆحێتێکی وام تیا دروستکردن کە ئێستا ناڵێ ڕسم نازانم لە کۆتاییە با بڵین لە کۆتایی وەرزی یەکەمە نزیکی 6 لەو هەم پێ ئامادەکردن بەوانەی کە بەوانەی کە نایزانن پێشەنگایەکی زۆر جوانمان لە ئەم نەسوورەکە کردەوە تاوان لێرە بێ بڵم بەداخەوە زۆر لە کەناڵە ڕاگەیاندەکان هەموو بانکران هەموو بانگەشتکران تەنیا کەناڵی کورسات ئامادە بوو لێوێ یعنی ئەبوو زۆر لە کەناڵەکان ئامادە بن چونکە ئەمە ئیشێکی جوانی تەلەبەکانە کۆمەڵێ تۆژمارەی خوێندکار فێرکەی کە هیچ شارەزاییان نەبوو لە ڕسمە خۆشیان لە کۆتایە مامۆستا قەت تەسەورمان نەکردو بتوانین لە پێشەنگایەکە بەشداری بکەین یعنی سەرەتام توانی لەناو مەکتەبا پێشەنگاکان بکوم چونکە هۆڵمان هەیە بەڵام من ئەوانم بردە هۆڵی ئەم نەسوورەکە کە فەنانە زۆر گەورەکان لەوێ ڕاستە ئەرزی وێنەکانیان ئەەکەن تۆ ڕسم نازانین بەڵام ئەو تا تۆ توانی وتە لێرە پێشەنگا بکەیتەوە بەشدار بیت دەستە خۆش لەوەی نەترسیت ئیشکە چکە شتێکی جوانی لێ نازام زۆر ئەترسن لە ڕنگ یعنی ڕەنگەکەمە خستە بەردەستیان ماوەسا من قەت ئیشم نەکردو چۆن یعنی ئێستا بە فڵچە ئیش بکەم دەی مەترسم و با ناشرین بێ با غەڵەت بێ فێر ئەبیت یعنی شتێک نییە بڵێ ڕسم ئیلا بێ ئەو کەسە بیزانێت شتێکی وابوونی نییە ڕەنگە زۆری نەمانسا من باسی خۆم کەم هەر ئەو شاخ و داخ و ئاوە ئەو خانووی کە لە مناڵەیە فێرمیایی لەو زیاتر ڕەنگە نتوانم بۆ شتێکی تر بکەم کاواتە ئەمەی کە تۆ کردوتە لەگەڵ خوێندکارەکان تا دەستت خۆش بە ماندوو نەبی هەوڵێکی زۆر زۆر باشە بۆ ئەوەی کە ئەوان هاوشێوی ئێمەیان لێ دەرنەچێت دواتر بتوانن کە کارێکی هونەری جوان تازەترین خاتوویە شوش تازەترین کاری هونەرمەندێکی زۆر گەورەی فەڕەنسی یەک تابلۆیەتی کە نرخێکی زۆر گرانی لەسەردانەوە مناڵێکی زۆر بچووکە ڕەنگی ڕشتووە بەسەر کۆمەڵی وەرەقەیە و خۆشی تێناوە چۆنترین تابلۆش دەرچوە ینی تۆ لە مناڵی و توانی هونەرێکی ئەو تیاپێک کە چۆن حەز بە ڕەنگەکانەکە چکە ڕەنگەکان تۆ ئارامیت پێ بەخشێ لەگەڵ خوێندکارەکان تا لە مەکتەب ئەوانەی کە تۆزێک یەکسەر هەستیان پێەکەی بەهرەیەشانتیە هەستیان پێکی دەست و پەنجیان باشە لە وێنە کێشانە تا چەند هەندەریانی بۆی کەیتر ئەو ڕێچکەیە بگرن بەرە و پێی ماگای هونەرە جوانەکان بەرە و هونەرێکی جوان چکە خۆشمان هە لە مناڵی وا ڕاهاتوین وەکوتم ئەوان بەجیاغ قسەیان لەگەڵا ئەەکەم و یارمەتی دەریانم بەجیا لەگەڵەوە تەلەبانی کە ئیش نازانن بەڵام ئەوانەی کە خۆیان شت ئەزانن پێی ئەڵم سەرەتا تۆ ئەتەوێ بچیتە کۆلێژی هونەر هەنێکیان ئەڵێن بەڵێ و هەنێکیشیان ئەڵێن نە یعنی من پێی ئەڵم ئەگەر ناشچیتە کۆلێژی هونەر واز لەمە مەهێنا وەکو ئەگەر وەکو ئەوەی کە ناتەوێت ببێ بە مامۆستا ئەمە شتێکە ئارامیت پێبەخشێ هەنێ جار لە کاتێکا کە تۆ زۆر تووڕێیان زۆر بێتاقەتی هیچ شتێ ئارامە ناکاتەوە وەرەقەیە بگرە بەدەستەوە و ڕسمێکەکەی شتێکەکەی ئەمە ئارام تەکاتەوە یعنی تۆ ئەمە بە درێژایی تەمەنە ئەتوانی ئیسفادەی لە سەرتاشە لەگەڵ لانێ باسی و ئارامی و ماکرە منم و حەزەکەم بڕۆم بۆ شوێنێکی چۆڵ دوورکەومەوە لانەشەی پیاسە بکەم ێستا وێنە کێشانیش بەڕاستی یانی زۆر جار ئەو ئارامیت پێ بەخشێت هەنێ جار پێویستە زۆر یعنی زۆر بە مێشکێکی مرتاحە و ئیش پێ بۆی وێنەیەکی جوان دەرچێت بەڵام هەنێ جار با جوان دەرنەچێت بەڵام مهمە تۆ مێشکی ئارام بێتەوە ڕاستە بەتاڵکردنەوەی مێشکت لەو شتە تووڕە و شتانی کە لە ناو مێشکتایە ڕاستە دەستە خۆش بە خاتوێش سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ئەوی کە ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێکینە لەگەڵمانان بووی ماندوو نەبی بە هیوای کاری جوانتر و هەمیشە لە لوتکایە بوو بینین زۆر سپاس دەست خۆش بێ سپاس بۆ تۆ دووبارە